ئەم کاتتان باش. محەممەدی حاجی محموود سکرتێری حەزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕایگەیان پێدەچێت خۆی بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان کاندید بکات کە بڕیارە لە 21 ئەیلولی داهاتوو بەڕێوە بچێت. محەممەدی حاجی محموود لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی ئەلشەرق لەوسەد وتی داواکارەکان سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هۆکاری تاکەکەسی و حەزبی لە پشتەوەیە، چونکە پێشتر لەگەڵ ئەوە بوون سەرۆکی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن گەلەوە هەڵبژێردرێت، بەڵام کە مەسعود بارزانی دەنگی گەلی بەدەستهێنا پاشەکشەیان لەو هەڵوێستە کرد. بڕیار بوو ئەمڕۆ یەکەمین گروپی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە چوارچەوەی پرۆسەی کشانەوە بگەنە هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی خراپی کەشوهەوەوە گروپەکە نەیانتوانی بگەنە شوێنی مەبەست. ئاژانسی فرات نیوزی نزیک لە پەکەکە لە زاری ناوەندی ڕاگەیاندن و شەپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەکەوە بڵاوی کردەوە. ژمارەیەکی زۆر ڕۆژنامەنووسی ناوخۆیی و بیانی لە چاڕوانی گەیشتنی ئەو گروپە گەریلایەدا بوون بۆ ئەوەی چاوپێکەوتنیان لەگەڵ بکەن، بەڵام بەهۆی خراپی کەشوهەوەوە نەتوانراوە لە کاتی خۆیدا بگەنە هەرێمی کوردستان. بەهۆی تێپەڕبوونی ماوەیەکی درێژ بەسەر ئامادەنەبوونی سەرۆککۆماری عێراق لە پۆستەکەی و چۆڵبوونی جێگەکەی، سەرۆکاتی دەستگای داواکاری گشتی داوای لە سەرۆکی پەرلەمانی عێراق ڕێشێنی یاسایی پێویست لەو بارەیەوە بگیرێتە بەر. سەرۆکاتی دەستگای داواکاری گشتی ئاماژەی بۆدا کە بەپێی مادەی 72 دەستور هەروەها بە پشتبەستن بە مادەی 1 یاسای داواکاری گشتی ژمارە 159 هەموارکراو بۆ ساڵی 1979 پێویستە ڕێشێنی یاسایی پێویست بۆ چۆڵبوونی پۆستی سەرۆکاتی کۆمار بگیرێتە بەر. سەرچاوەیەک لە پۆلیسی کەرکووک بە ئێنارتی ڕاگەیان سەلەبیانی ئەمڕۆ ئەو دوو ئەندامەی ئەنجومەنی ناحیی ڕیاض لە کاتێکدا لە ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا کامری ڕەنگسپی بوون و لە ڕێگەی نێوان کەرکووک ناحیی ڕیاض لەلایەن گروپێکی چەکداریەوە هێرشیان کراوەتە سەر و ئەندامێکیان بە ناوی عەبدوڵڵا محەممەد کوژراوە و ئەوتریشیان بە ناوی حابز ناجی بە سەختی بریندار بووە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. لە لایەکی ترەوە ئەنجومەنی پارێزگای بەسترە ڕایگەیان یەکێک لە ئەندامەکانی سەر بە حەزبی ئیسلامیە دوێنێ شەو لە هێرشێکی چەکداریدا لە قەزای ئەبوو خەسیب لە باشووری بەسرە کوژراوە. جەختیشی کرد لە ماوەی کەمتر لە 2 مانگدا، ئەوە شەشەم جارە کەسایەتی سیاسی سەر بە پێکاتی سوننەکان لە پارێزگاکە بکرێتە ئامانج. سەرۆکی کۆنگرەی سەحوە لە عێراق ڕەتی کردەوە هیچ ڕێکەوتنێک ئیمزا کرابێت بۆ کۆتایهێنان بە مانگرتنەکان لە پارێزگای ئەنبار و کەناڵێکی ئاسمانیشی بەهاندەر و بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست لەو بارەیەوە تۆمەتبار کرد. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەری مەداپرێس ئەحمەد ئەبوڕیشە ڕایگەیان مانگرتنەکان تا بەدیهێنانی سەرجەم داواکاری خۆپیشاندەران بەردەوام دەبن. وتیشی هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەت ئیمزا نەکراوە بۆ کۆتایهێنان بە مانگرتنەکان، هەروەها کەناڵی ئاسمانی ئەلشەرقیی بەهاندەر و بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست لەو بارەیەوە تۆمەتبار کرد. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیان ژمارەی کوژراوانی شەڕ و پێکدادانەکانی ئەو وڵاتە کە ماوەی زیاتر لە 2 ساڵە بەردەوامە گەیشتۆتە زیاتر لە 82,000 کەس. ڕوانگەکە ئاماژەی بۆ داوە زۆربەی کوژراوەکان بەدەستی هێزەکانی بەشار ئەسەد سەرۆکی سووریا و میلیشیاکانی کوژراون. وتیشی هەر لەو ماوەدا نزیکەی 12,500 کەس بێسەرشوێن بوون کە پێدەچێت لەلایەن پۆلیسی نێنی سەر بە حکوومەت و چەند لایەنێکی تری حکومیەوە دەستگیر کرابن. سەرۆکوەزیرانی تورکیا حکوومەتی دیمەشقی تۆمەتبار کرد کە هەوڵ دەدات لە ڕێگەی تەقینەوەکانی شارۆچکەی ڕێحانیەوە تورکیا بۆ سیناریۆیەکی کارەساتبار ڕاکێش بکات. ڕەجەب تەیب ئەردۆغان تەقینەوەکانی بە قێزەون وەسف کرد و بەڵێنیشیدا تۆڵەی قوربانیانی تەقینەوەکان بکاتەوە و ئەنجامدەرانیشی بە سزای خۆیان بگەێنێت. شاد و بەختەوەر بن.